لە سەدا 59 ئاوی بەنداوی دوکان بەراورد بە 3 ساڵی ڕابردوو کەمی کردووە بەهۆی بێبارانی و وشکە ساڵی 2 ساڵی ڕابردوو تا دێت ئاستی ئاوەکە دادەبەزێت. بەڕێوەبەری بەنداوەکە دەڵێت کۆبوونەوەکانیان لەگەڵ بەغدا و هەرێم دەست پێ دەکەن. کاتی بەردانەوەی ئاو چەند هەفتەیەکی کەمی ماوە. ئەگەر حکومەتی ناوەند فشاریش بکات بۆ بەردانەوەی ئاو، ئەوان پارێزگاریکردن لە ئاوەکەیان بەلاوە گرنگترە. هەوڵ دەدەن ئەو بڕئاوەی لە بەنداوەکەدایە دەستی پێوە بگرن. ئەمڕۆ ئاستی ئاوەکەمان 494.8 لە ئاستی ڕووی دەریاوە لە کاتێکدا کە ڕێژی ئەوەی کە لە ناو دەریاچەکەماندایە 2.850 ملیۆنمان هەیە کە دەکاتە لە سەها 40 کۆی دەریاچەکە، واتە کۆی دەریاچەکەمان 7 ملیار ئاو دەگرێت کەەوە لە ساڵی 2019دا کە باست کرد 7 ملیار ئاوی تێدا بوو لە سەها 100 بوو، ئێستا لە سەها 41مان هەیە. پارەم کاتە کەمێک زیاتر بووین، لە ئێستا لە سەها 48مان هەبوو، لە 148مان هەبوو. ئێمە ساڵان دایمەن لە بەنداوەکەدا لە کۆتایی وەرزەکەدا کە ناوەڕاستی مانگی 5 یاخود مانگی 6 سەرەتای مانگی 6 ناوەڕاستی مانگی 6 بوو، بەڵام لەم هەفتەیەدا کۆبنەوەیەکمان هەیە لەسەرەوە بەرنامە پلاندانین بۆ بەردانەوەی ئاوەکە. ئەوانیش ئەندازیارن تی ئەگەن وەسەکانی ئاوکە چۆنە. ئێمەش زیاتر جدین لەسەر ئەوە کەواتە چەند بەردەینەوە چەند بێڵینەوە. زۆر جار هەیە گفتوگۆ دەکەین، هەندێک جار گفتوگۆکان قورسیشە، بەڵام لە هەموو کاتێکدا هێشتنەوەی ئاو لە دەریاچەکەدا لای من ئەو استراتیژی منە و ئەوە بەرنامەی منە. ئەمساڵ لە قەزای دوکان تەنها 300 ملیمتر باران باریوە، لە کاتێکدا لە 2019 1000 ملیم باران باری بوو. کەمبارانی و کەمی ئاو لە بەنداوەکان کاریگەری زۆر لەسەر کەمبوونەوەی کشتتوکاڵ و ئاودەری دروست دەکات. کشتتوکاڵی سلێمانیش دەڵێت ئەگەر بارانی دیکە نەبارێت گرفت بۆ دەخڵ و دان دروست دەبێت. لە ئێستادا جۆ تقریبا لەو بەروبوومانەیە کە بڵین ڕوبەڕووی بشکە ساڵی ئەبێتوانێت و ڕوبەڕووی کەم ئاوی ئەبێتوانێت، بەڵام گەنم پێویستی پێێتی لە ئێستادا بۆی کە بتوانێت ئەو گوڵی کە دروستی کردووە بڵین پڕ بێت و بەرشتی زیابێت. ئەم ساڵیش لە ناوچە گەرمەسێرەکانی کوردستان وشکە ساڵی ڕاگەیەندرا. بەشێک لە شارەزانی جیۆلۆجی باسییان لەوە کردووە هەرچەند ساڵجارێک دیاردەی وشکە ساڵی دووبارە دەبێتەوە. ماوەی 3 ساڵی شەوەک و پێویست باران و بەفر لە عێراق و هەرێمی کوردستان نەباریوە. وشکە ساڵی بەردەوام بێت ناوچەکانی خواروی عێراق و بەشێک لە هەرێمی کوردستان مەترسی چۆڵبوونی شارەکانی عێراق بە دوای خۆی دادەێنێت و بۆ هەرێمی کوردستانیش کشتتوکاڵ و ئاودێری. ڕامیا ڕۆسمان کەناڵی پەیام، قەزای دوکان.